گواستنەوەی هەواڵ و زانیاری ناڕاست و زیانبەخش و لادان لە کاری پیشەیانەی بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندن لەنێو ئەم بارودۆخە ئاڵۆزەی گارەمی کوردستان پێدا تێپەڕ دەبێت و پێشمەرگە لە شەڕی دژی داعشدایە 22 ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی و ژمارەیەکی بەرچاو لە ڕۆژنامەنووسانی شاری سلێمانی هێنایە دەنگ و کەمپینێکی ناڕەزاییان بەرامبەر بە شێوازی ڕووماڵ و گەیاندنی هەواڵ و زانیاریەکان ڕاگەیان ئاماژەیان بۆ کرد ڕووماڵی ئەو کەناڵانە زیانی زۆری بە ئاسایشی نەتەوەی گەلی کورد و قازانجی بە دوژمنان گەیاندووە. هێندێ دەستگای ڕاگەاندن بە تایبەتی و دەستگانەی کە پارەیەکی زۆر لە حکوومەتی هەرێمی کوردستان وەردەگرن ڕووماڵی ڕاستە و خۆیان زۆرتر لە بەرژەوەندیە و هێزانە بووە کە لە سەنگەرەکانی پێشەوە دژی هێزی پێشمەرگەی کوردستان وەستاونەتەوە بەو یاعتیبارەی کە ڕۆژنامەنووسەکانیان بێئەزموون بوون و ڕووماڵکردنەکان ڕووماڵکردنێکی مەبەستداری سیاسیانە بووە و زۆرتریش بەو ئاراستە سیاسیە ڕۆیشتووە کە خۆی ویستوێتی. میدیای وایە لەم سەر و بەندەدا تەواوی راپۆرتە ڕۆژنامەوانەکانی تەرخانەکە بۆ دژایەتیکردنی هێزەکانی گەریلا لە ڕۆژاوە و باکووری کوردستان و وەڕۆڵی ئەوان سفرەکان لە ڕزگارکردن و پاراستنی ناوچەکانی شنگال و برایانی یەزیدی لە چیای شنگال. پێویستە ئەم میدیا بوەستێنین پێی بڵین تۆ میدیایشی نیشتیمانی نی. ڕۆژنامەنووسان و چالاکوانانی کۆمەڵی مەدەنی ڕایانگەیان پێویستە ڕێگری لە شێوازی کارکردنی ئەو کەناڵانە بکرێت کە لە گەیاندنی هەواڵ و زانیاریەکاندا بەرپرسیارانە مامەڵە ناکەن و بەرژەوەندی و پاراستنی ئاسایشی نەتەوەیی لە بەرچاو ناگرن. هەندێک لەم کەناڵانە بەبێ جۆدانە بەرپرسیارێکی سەرشانیان وەساری قۆناغەکە و ترسناکی لایەنی بەرامبەر کە داعشە ئەو بەیان نام و ڕێنمای و ڕاستپاردانیان پشتگوێ خستووە کە لایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سندیکا ڕۆژنامەنووسان و پەرلەمانی کوردستان و بڵاو کراونەتەوە. بەداخەواڵین بەڵێ بەداخەواڵین تا ئەمڕۆژ هەندێک لە کەناڵەکان لەژێر هەندێک لە کەناڵەکان ڕێز لە شەیدەکان ناگرن و بە زاراوی قوربانی و گیان لە دەستدان و بە چەندین وشەی داتاشرا و گزارش لە پێشمەرگەی شەید دەکەن. هەندێک لە کەناڵەکانیش هەواڵ و راپۆرتی هەڵبەسترا و بڵاوەکەنەوە سەر لە بەریجان فیدایی و هێز و خۆبەخشینی هەرێم و پارچەکانی تری کوردستان مایەپوچ دەکەنەوە. سنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان نیگەرانە لە هەندێک کەناڵی ڕاگەیاندن کە لە شەڕەکانی ئەم دواییەی پێشمەرگەی کوردستان و داعش کەوتنە داوی ناپیشەییەوە. ئێمە سەرنجمان داوە هەندێک کەناڵی بینرا و لە کاتی ئامادەکردنی هەواڵ و راپۆرتەکانیان باسییان لە وردەکاری نهێنی سەربازی پێشمەرگەی کوردستان دەکرد. وەک باسکردنی تەوقیتی هێرشی پێشمەرگە بۆ سەر هێزەکانی داعش و جۆری چەکەکانیان و شوێنی سەنگەرەکان و ناوی فەرماندە و فەرماندەیەکانی وەزارەتی پێشمەرگەیان ئاشکرا دەکرد. بەداخەوە هەندێک پەیامنێر بەبێ مەبەست و لە ئەنجامی کەمی زانیاری لە شێوازی ئامادەکردنی هەواڵەکان لە کاتی شەڕدا خزمەتیان بە بەرەی بەرامبەر دەکرد. لە کاتێکدا کە هێزەکانی پێشمەرگە لە ڕوبەڕووبوونەوەدان لەگەڵ چەکدارانی داعش کە لە ماوەی ڕابردوودا ئەو گروپە چەکدارە بەدایان کاری دژی مرۆڤایەتیان کردووە و بازاران هاوڵاتی کورد و عەرەب لە ترسی ڕەشەکانیان ماڵ و جێگەی خۆیان بەجێ هێشتووە و ئاوارە بوون، ڕۆژنامەنووسانی کوردستان پیان وایە پێویستە لەم دۆخەدا کورد بە یەکگرتووی بەرەنگاری هەموو ئەو مەترسیانە ببێتەوە نەک بە زیانی ئاسایشی نەتەوەیی و قازانجی دوژمنان کار بکرێت. خراپ مامەڵەکردنی بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندن لە گەیاندنی هەواڵ و زانیاریەکانیاندا لەم دۆخەڵۆزەی کارێمی کوردستان پێیدا تێپەڕ دەبێت وای کرد ژمارەیەکی بەرچاو لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ڕۆژنامەنووسان بێنە دەنگ و داوا لەو کەناڵانە بکەن بە شێوەیەکی پیشەیانە مامەڵە بکەن و ئاسایشی نەتەوەیی نەخەنە مەترسیەوە. بەروانە بڵا کورد سات نیوز سلێمانی.